درێژەی کار و چالاکیەکان تەنها پەیوەستنێ بە ڕۆژێکەوە لە بەرامبەر نێشتنی تونند و تیژی بەرامبەر باشنان تەنها لە ڕۆژی هەشتی مارسابێ بەڵکو زۆرێک لە ناوچەکان چالاکیەکان درێژەکەنەوە بۆ هەفتە و بۆ مانگ کە بە بەردەوامی چالاکی تێدا بەڕێوەچێت لە بەرامبەر و شارکردنەوەی کۆمەلگا لەم نێوەندەیە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی کاریان کردو لەسەر کۆمەڵێک چالاکی بۆ ئەم ڕۆژە بە تایبەتیش لە سەرکاری و شارکردنەوە و پانێڵ و بەخشینی خەڵات کە وا بڕیارە سبەینێ بەڕێوە بچێت میوانداری بەڕێز دکتۆر محسین ئەدیبم کردووە کە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی زۆر بەخێربێ زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونت بەرلۆی بچمە ناو چالاکیەکانەوە پێم خۆشە ئاماژەی بکەین لەسەرەوەی کە ڕۆڵی هونەر جای هەر هونەرێک بێ بە شێوەکاری بە میوزیک بە تایبەت شانو و لەو تایبەتریش فیلم و سینەما و دوکیومنتەری چ کاریگەرییان لەسەر و شارکردنەوەی کۆمەلگا تا چەند هاوکاری ئەم ڕۆژانە بن کە تایبەتە بۆ نمونە بە خانمە. بەڵێ سەرەتا هەشتی مارس لە هەموو ژنانی کوردستان پیرۆزەکەم و لە هەموو ئازادی خوازانی کوردستان و هیوادارم ئێمە و کۆمەلگا بەگشتی بە تەنها لە هەشتی مارسا بیری مینە و ژنانمان نەبێ بەڵکو لە هەموو ڕۆژێکی ساڵە بیری ژنانمان هەبێ و هەر لێرە شەوەمەوە ئاماژە بۆ بکەم کە لە ڕاستیا بوونی ڕۆژێکیش بۆ ژنان یان بۆ هەر فئەیەکی تر هەرچین تۆژێکی تر مەسلەیەکی گرنگە ئەگەر بە تەنها لەبەرەوەش بێکە ئێمە لەو ڕۆژەیە بیری ئەومان بکەوێتەوە کە بڵین کێشەی ژن مەسلەی ژن بە تەنها تایبەت نییە بە ڕۆژێک بەڵکو ئەبێ هەردووان زەمانە و هەموو ڕۆژێکی ساڵ ئێمە قسە لەسەر مەسلانە بکەین چکە لە ڕاستیا مەسلەی ژن قەزەی ژن بە تەنها قەزەی ژن نییە وەکو ڕەگەزێک باڵکو قەزەی کۆی کۆمەلگایە کۆی کۆمەلگای کۆی کۆمەلگای مرۆڤایەتی لە ناویشیانە کۆمەلگای کوردی. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لە ڕاستیا پەیوەندیەکی زۆر بەهێزەیە لە بینی ژن و هونەرە چکە لە ڕاستیا ئەگەم لە حەزە بکەی یعنی کاتێکە باسی هونەرە جوانەکانەکەین یعنی باسی ژیان دۆستیەکەین یعنی باسی داهێنانەکەین یعنی باسی سەقامگیریەکەین یعنی باسی هەوڵەیەکەین بۆ ئەوەی کە تۆ بە جوانترین کوالیتی ژیان ممارەسە بکەیت. ئەگەر یعنی پێم وایە زۆرێک لە باحیسەکان ئەوەیان سەلماندووە کە ژن وەکو ڕەگەز وەکو مێینە زیاتر لە پیا و ژیان دۆسترە حەزی بە ژیانە حەزی بە جوانیەکانە بۆیە لە ڕاستیا پەیوەندێکی زۆر بەهێزەیە لە بینی هونەر و لە بینی با بڵین ژن و مەسلەی ژنە ئەمە لە لایەکی تریشەوە ئێمە بەداخەوە لە کۆمەلگای بەشەریا و لەسەر و هەمووشیانەوە نەک لەسەر و هەمووشیانەوە با بڵین بە تەنیشتیەوە لەناو کۆمەلگای کوردیشە کێشەیەکەیە بە ناوی کێشەی ژن واتە ئێمە وەکو پێویست ڕێزی ژن ناگرین و قەدری ژن ناگرین و قەدری جوانیەکان و ژیان دۆستەکانی ژن ناگرین مادام کێشە هەیە زۆر گرنگە ئەم کێشەوێت تەحویل بێ بۆ هونەر خۆی لە ڕاستیا کاتێک تۆ ئەتوانی ئیش لەسەر چارەسەرکردنی کێشەیە بکەی کێشەی ژن بێ هی مناڵ بێ هی ژینگە بێ هی کۆمەلگا بێ کێشەی سیاسی بێ کاتێکە تەحویلە بێ بۆ هونەر بۆ ئەدەب ئەکرێ بڵین بە شێوەیەکی زۆر سەلیس زۆر نەرم و زۆر ژیان دۆستانە هەوڵی چارەسەرکردنی و کێشەی ئەی بۆیە زۆر گرنگە بۆ نمونە کێشەی ژن لە سینەمایە لە شێوەکاریە لە مۆسیقایە لە شانۆیە لە هەموو ژانرەکانە ڕنگ باتەوە و ئەمە هەوڵێکی زۆر باشە بێ بۆ نەرمکردنەوەی کێشەی ژن ئەگەر نەشڵێم کۆتایی پێهێنانی کامیان زۆر کاریگەرترە لە هونەرەکانە بۆی باشتر وەشیاری بڵاو بکاتەوە هەم پەروەردەیش بێ لە ناویانە. وەڵاهی تەسەورەکەم هەر هەمویان کاریگەر بن بەڕاستی بەڵام ڕەنگە ئەوەندەی کە سینەما کاریگەرە ئەوەندەی کە شانۆ کاریگەرە ڕەنگە ئەوەندە کایەکانی تر کاریگەر نەبن چکە جەناب تێزانی شانۆ پەیوەندیەکی ڕاستە و خۆیە لە بینی ئەکتەر و لە بینی بینەرە و تۆ ڕاستە و خۆ تێکەڵاوی جمهورەکەبی سینەماش مەسلەیەکی زۆر گرنگە بێگومان یعنی سینەما نەکبرۆ قەزەی ژن هەر لە ئەساسا مەسلەیەکی زۆر گرنگە و هەر نەتەوەیەک و هەر کولتورێک خاوەنی سینەمای ڕاستەقینە نەبێ لە ڕاستیە ئەشێ بڵین خاوەنی بوونی ڕاستەقینەش نییە بۆچی چکە سینەما و بوونی سینەما تۆ ئەکاتە بینراو واتە لە قۆناغی بینەربوون تێتە پەڕێنێ کێشەی گەورەی ئێمە کێشەی گەورەی ژن کێشەی گەورەی چین و توێژە پەراوەستکراوەکانی کۆمەلگای کوردی و کۆمەلگای بەشەریش ئەوەیە کە بە تەنها بینەرن بینراو نین تۆ لە ڕێگای سینەماوە کرێ ژن بکەیتە بینراو واتە بیکەیتە پاڵەوان بکەیتە ڕاوی بکەیتە جێڕەرەوە کە بوویتە ڕاوی بوویتە جێڕەرەوە بوویتە بینراو ئەبیتە خاوەنی دەسەڵات کە بوویتە خاوەنی دەسەڵات ڕێگا نادەی ئەوی تر
بچەوسێنێتەوە. باشە ئەمە لە لای ئێمە هەبووە ئەو کاریگەری هەبوو نا بەداخەوە ئێمە لە ڕاستیان لە سینەما ینی لە کۆمەلگای ئێمەیە بەداخەوە ینی لە ئاستێکی زۆر زۆر نزمایە ئەلبەتە سینەما ینی ڕەنگە ئێمە تەنها نەتەوە نەبین میلەت نەبین کە لە سینەمایە لە ڕاستیا بەداخەوە لە دواوەین و لاوازین بەڵام ئێمە وەکو پێویست زۆر زۆر گرنگە ینی ئەلبەتە سینەما چۆنێک بۆ میلەتێکی نەتەوەیەکی دەوڵەتدار گرنگ بێ بۆ ئێمە وەکو نەتەوەیەکی بێ دەوڵەت بێ شیانێکی سیاسی ڕاستەقینە زۆر زۆر زەڕورترە چکە لە ڕاستیا سینەما هەل لە ڕۆک لە سەرتاوە باسم کرد لە بەرەوەی ئەو کاتە بینرا و زۆر زیاتر لە دەوڵەتێکی سەربەخۆ خزمەت دەکا و من پێخۆم پێم وایە ینی ئەو قوتەی کە ئەمریکا هەیەتیە گە بچینە ناو تەفاسیلەوە لە ڕاستیا بەر لەوەی ینی قوتی وڵاتی و یەکگرتوەکانی ئەمریکا بەر لەوەی پەیوەندی بە ئابوووریەکەی و بە سپاکەیەوە هەبێ زیاتر لەوە پەیوەندی بە هۆلیودەوە هەیە ئەمریکا لە ڕێگای هۆلیودەوە توانیوێتی هەژمونی بەسەر دنیاە هەبێ و گەورەی ئێران بۆ نمونە ینی یەکێک لە ینی ئەو شتانی کە وای کردووە ئێران حزوری هەبێ لە دنیاە لە ڕاستیا پەیوەندی بە سینەماکەیەوە هەیە بۆیە ینی ئێمەش وەکو کورد ئەگەر بمانەوێ ینی بە ئەندازەی دەوڵەتێکی کوردی خزمەتی نەتەوە کەمان بکەین لە ڕووسیاسیەوە لە ڕاستیا هەبێ هەوڵی خزمەتکردنی مەسەلەی سینەما بدەین بە شێوەیەکی زۆر جات بە جۆرێک هەم جوانەکانمان پیشامدا هەم قەزێکاریشمان بکات قەزەیەکی جیهانی زۆر باشە کار و چالاکیەکانی ئێوەکەوە بڕیارە سپێنێ بەڕێ و بچێت چین خۆیان لە چیابینەوە بەڵێ لە ڕاستیا ئێمە وەکو بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری سلەیمانی ینی ئەلبەتە ئەمەی کە باسیەکەم ینی هەم لە قەزای شارە زوور و هەم لە شوێنەکانی ترش ئێمە چالاکیمان هەیە بەڵام چالاکی دیاریکراومان هەیە کە سبینێ سەعات 3:30 دوای نیوەڕۆ لە هۆڵی تەلاری هونەر هۆڵی چێوار با بڵین بە دیاریکراوی چالاکیەکمان هەیە بە بۆنەی 8 مارسەوە چالاکیەکە لە ڕاستیا لە سێ بڕگە پێک دێت بڕگەی یەکەمیان بریتە لە پێشکەشکردنی فیلمێکی سینەمایی دیکۆمنتاری لەسەر قەزی ژن کە نزیکەی 14 بۆ 15 دقیقەیە دوای ئەوەش پانێڵێکمان هەیە بۆ 4 با بڵین پانێڵیست و خۆشم ئیدارەی پانێڵەکە ئادەم و بڕگەی سێمیش بریتە لە خەڵاتکردنی کۆمەڵێک ژنی چالاک و لە خۆبردوو خۆنەویست و دڵسۆز زۆر باشە پانێڵەکە هەوڵێک بۆ تێگەیشتنە لە پرسی ژن بە تایبەت ینی مەبەست لەمە چییە ئەم پانێڵە دروستکراوە خۆی لە ڕاستیا ڕەنگە ئەمە تۆزێک پەیوەندی بە بیری منەوە هەبێ ینی با بڵین بە قەناعەتی منەوە هەبێ من ڕەنگە من گەشتمەتە و قەناعەتەی چکە من دەمێکە لەو بوارەیە ئیشەکەم لە بەرەوەی کە پێشتر لە 92ەوە لە ڕێکخراوی مەدەنی و NGOە ئیشم کردووە لەسەر لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و سنتەرەکانی ژنان و ئەوانەیە گراسی ئەو مۆزوعانەم زۆر کردو و لەگەڵ یانە با بڵین لە مامەڵەیە بووم هەستم کردو یەکێ لە کێشە گەورەکانی ڕێکخراوەکانی ژنان بە شێوەیەکی گشتیوانی لە بواری ژنانە ئیشەکەن لە ڕاستیا وەکو پێویست لە جەوهری کێشەی ژن تێ نەگەیشتون بۆیە هەنێجار کار و کردەکانیان ئەکتەکانیان چالاکیەکانیان بە ئاراستەیەکی هەڵەیە تێپەڕێ بۆیە زۆر زۆر گرنگە یانی تۆ پانێڵێ بکەی لە سەرتاوە ینی با بڵین ئەساسەن تێ بگەی لەوەی قەزەی ژن چییە ئایا قەزەی ژن کێشەیەکە قەزەی ڕەبتی بۆ نمونە بە ڕەگەزی ژنەوە هەیە بە تەنها یان کێشەشە لەگەڵ کۆمەلگایە کێشەیە لەگەڵ کولتورە کێشەیە لەگەڵ دەسەڵاتە کێشەیە لەگەڵ ئاینە ینی بێگومان دەتوانانی لە کۆمەڵی ڕەهەندی جۆرا جۆرە لەسەر قەزی ژن قسە بکەی بەڕاستی بۆیە پێم وایە ینی کاتێکە ئێمە تێ بگەین لەوەی قەزی ژن چیە ڕەنگە بتوانین ینی ئیشەکانمان چالاکیەکانمان منتیجانەتر بێ زۆر باشە خەڵاتەکان هەر بۆ خانمانی هونەرمەندەیان نانەخێ لە ڕاستیە ئەم ساڵ ئێمە بیرمان لەوە کردەوە کە مەرج نییە تۆ بە تەنها خانمانی ئەکتیڤیست یان با بڵین هونەرمەند خەڵات بکەیت ئێمە بیرمان کردەوە لەوەی کە ژنان لە زۆر بوارە لە زۆر کایە لە ڕاستیە ئیشی دڵسۆزانە و خۆنەویستانە ئەنجامەدەن جارات تەزانی لە 1-2 ساڵی ڕابردووە ئێمە با بڵین ژیرۆدەی پەتایە بوون بە ناوی کۆڤید-19 و کەرتی تەندروستی لەم مەجالەیە لە ڕاستیا زۆر هیلاک بوون شەو نخونیان زۆر کردووە و لە ناویشیانە خانمان بە دکتۆر و بە پەرستارەوە بۆیە هەوڵماندا یان بیر ئەو بیرۆکەیەمان بۆ هات کە ئەمساڵ خەڵاتەکانمان تەرخان بکەین بۆ ئەو خانمانەی کە لە کارتی تەندروستیا ئیشەکەن بۆیە ینی سێ خانمان دیاری کردووە کە تقریبن تا ڕادەیەکی زۆر خەڵک هەم بە بەرپرسەکانیانەوە هەم بە نەخۆشەکانەوە هەم بە هاوڵاتیانەوە هەم بە هاوڕێکانیانەوە شایەتیەوەیان بۆ دەین ئەم سێ کەسە زۆر خۆنەویستانە زۆر دڵسۆزانە ئیش لە خزمەتی خەڵکەکەن لە خەستەخانەی هیوا لە خەستەخانەی مناڵبوون و لە خەستەخانەی مناڵان زۆر باشە دەستان خۆش بێ وتت سپینێک کاژمێر سێ لە 3:30 لە تەلاری هونەر هەمووی پێکەوە بەڕێکرێت زۆر باشە
ئەم ساڵ دەستپێکی ساڵی نوێیە بۆ ئەم ساڵ بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەتایبەت بۆ بابەتی هونەری کاری باش ئەکرێت لەم ساڵە هەنگاوەکانتان چڕ کردوتەوە؟ بەڵێ خۆشبەختانە ئەگەرچی هەر لە ڕابردوو شادانی کەم تا زۆر ئەگەر جەناب دەزانی ینی ئەزمەی ئابووری کاریگەری زۆر زۆر خراپی هەبووە لەسەر هەموو وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری چکە بەداخەوە ینی پێم وایە تا ئێستاش حکوومەتتی هەرێمی کوردستان وەکو پێویست قەدری بواری ڕۆشنبیری و هونەر نازانێ بۆیە ساڵی 2014 بالضبط بەڵام خۆشبەختانە هەر چۆنێکیش بە ینی هەوڵی ئەومان داوە کە چالاشی بکەین و لە ئایندەشا با بڵین کۆمەڵێک بەرنامی زۆر زۆر تۆکمەمان بەدەستەوەیە لە بوارە جۆرا و جۆرەکانە لە سلەیمانی و لە دەرەوەی سلێمانی چکە لە ڕاستیان بە تەنها ئەومان بەلاوە گرنگ نییە کە بە تەنها لە ناو شاری سلێمانی و سنتەری سلێمانیا ئیش بکەین بەڵکو لە کەرکووک لە چەمچەماڵ لە دەربەنی خان لە قەزای شارە زور لە هەموو ئەو شوێنانەی کە بڵێن سەر بە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمن ینی چالاشی جۆرا و جۆر ئەنجامەدەین حتا ئەو شوێنانەشی کە سەر بە ئێمەنین بۆ نمونە ئێستا با بڵین هەڵەبجا وەکو پارێزگا بەڕێوەبەرایەتەکان سەر بە ئێمەنی بەڵام لە ڕاستیا ئێمە ینی زۆر هاوکاریانەکەین و خۆشبەختانە لە هەفتەی ڕابردووە شانۆگەریشی ئێمە نەک هەفتەی ڕابردوو هەر دوێنێ بڵین لەوێ عەرز کراوە و ینی مەبەستمەوەیە کە ئێمە هەوڵ دەین کە هاوکاری هەموو با بڵین شار و شارۆچەکانی کوردستان بکەین لە بواری ڕۆشنبیریە لە ئایندەیە ئێمە ئیشمان زۆر زۆرە بەڕاستی پرۆژەمان زۆرە یەکێک لەو پرۆژانی کە زۆر نزیکە لە بەردەمانە بریتە لاوەی کە سەحوتی سێیە کە ڕۆژی شانۆی جیهانیە ئێمە با بڵین ئیڤێنتێکی گەورەمانە بێت کە لە سەبارەت بە مەسەری شانۆ و زیندوو ڕاگررتنی ئەو ڕۆژە کۆمەڵی شانۆ عەرزەکرێ ئیڤێنتە بێ وتار ئەبێت با بڵین و خەڵات ئەبێت و لەگەڵ ئەوەشە هەر ئێستاش خۆشبەختانە بە هاوکاری ئێمە ئەڵبەتە شانۆیی دوا ڕۆژەکانی بابلۆکەیەکە لە شاکارە جوانەکانی کاک شوان کەریم ئێستا لە هۆڵی ڕۆشنبیری لای ئێمە عەرزەکرێ خۆشبەختانە جمهورێکی زۆر زۆر پێشوازێکی زۆر زۆر گەرمیلیەکەن و لە لێرەوە داوا لە هەمووانەکەم داوا لە بەرپرسانەکەم کە هەمویان ئەو شانۆیە ببینن چکە لە ڕاستیا مەسەلێ ینی شانۆیەکە بە هەموو مانایەک جوان و بە هەموو مانایەک تازە و لە ئایندە شەهر بە هەمان شێوە کۆمەڵێک ئیشمان هەیە لەسەر کۆنفرەنگە کۆڕبند نەگۆڕەنگە بە دڵنیاییەوە کۆڕبندێک ئەنجام دەین لەسەر سیاسەتی کللتوری و کوردبوون واتە ئێمە چۆن سیاسەتی کللتوری دابڕێژین و ئەم سیاسەتە چۆن خزمەتی کوردبوون بکات چکە بۆ مەسلەیەکی زۆر زۆر گرنگە کاتێک کە تۆ سیاسەتی کللتوری دیاریکراوت نەبێ یعنی سیاسەتێکی کللتوری خراپتەیە بۆ ئێمە هەوڵین لەو کۆڕبندەیە با بڵین هێڵە گشتیەکان وردکەینەوە بۆ ڕۆشن بۆ با بڵین بۆ خەڵک و بۆ مؤسسەکەی خۆمان و بۆ هەموو لایەک و دوجارم بکەینە ڕاستپاردە بۆ وەزارەتی خۆمان و بکەینە ڕاستپاردەش بۆ پەرلەمانی کوردستان بۆی لەسەر ئەساسی ئەوە یاسایەکی تۆکمە و یاسایەکی گونجاو دەربچێت بۆەوەی کە بتوانین سیاسەتی کللتوری بخینە خزمەتی کوردبوونەوە و کۆمەڵە ئیشی دیشمان بەدەستەوەی لە ڕاستیا بەتەمای ئەوەین کە وەرکشۆپێکی گەورە بکەینەوە بۆ سینەماکاران لە بواری ئیخراجە لە بواری سینناریوەیە و لە بواری پرۆدیسەری و لە بواری وێنەگرتنە لە دەرەوەی وڵاتەوە خەڵکەکانی هەین هەرێکیان لە ناو وڵاتن هەنێکیان لە دەرەوەی وڵاتن چکە لە ڕاستیا من بۆ خۆم پێم وایە ئێمە ئەکتەری زۆر زۆر باشمان هەیە بەڵام ئەوەی کەتیان نەقسمان هەیە بریتە لە سیناریست و لە مخریج تۆ کاتێک کە بنیەیەکی ئەم وەرکشۆپە لە پێناوچیە لە پێناوەیە کە تۆ بنیەیەکی تاحتی زۆر باش بۆ سینەماکاران و بۆ هونەرمەندانی خۆت دروست بکەی و کە دەتوانانی بیتەخاوەنی فیلمی باشیش درامای باشیش وە لە بواری شێوەکاری و بوارەکانی دیشە بە هەمان شێوە پرۆژەی جۆرا جۆرمان هەیە زۆر باش دەستا خۆ پلانێکی باشە داناوە دەست خۆش بەسپاسداریکردن بەڕێز دکتۆر محسین نەدی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت